لدهوكي هجماركي جوتياران أبنكو بازيب خدانت كان بشكي وانا دبيجن أو نتشارن جبر هشكا صالية جبر جيرانيا آليكي وعلفي أو زبلة مريشكا أنجي باشماي أنجي شرط مريشكا بالنتشاري الدنا حيوانين خو أبيا كاجي الجور فيترنريه الجور برزيشكين فيترنري الجور لانين بر برسيار دبيجن ريجا بيداية لي بتنين نزباق بيت نهمي خارنا أبي بازي او چرته بیت یانجی او زبله مریشکی بیت ابرو که بر پرسیار ام دل سر و مجاره راوستن لی ویتیکا لی کولین کری افکار ما هنر رشید هیا لی کولین کری السر به مسئله اما بچن صح کینه بشرا ام وگرن مهوان لهنا زبله مریشکان وکو خارن بو پاز خوب کارت اینید هذا مدنا بازخو جبروي هشكا صاليا دشتا سميلل دهوكي كتيه آليكا بازي گران بويا گيني كايه جه 1000 ديناران چوه 4000 ديناران طانا جهي جه 206,000 ديناران چوه 850,000 ديناران ام مجبورين بدنا حيوان خو في زبلي هيك ام ندني حميدش دست ما دركفت زون خرابه اري والله خرابه خدي ام زانه خرابه وام قلابت كرن 2 مليون اجو ام زانه خرابه بس هلكي ام ندني ام شبدني في شولي حمد قرد زلككنينا بهار نهاد باران متاخر هاد شهرانينا هيك قلبي تدانينا لا والله تلبيني كان يعني احتمال هذا قصاب شارجي كيف زي اختي دوب هذا جوتيارا حساب كيف منطقة أزلي أما منطقة نافشة بهارك هبت نبت أزوين ظالم بس أب منطقة كو أزلي تجين اجتماعي تبقى حتى بيت منطقة حدود سوريا صادين نوط الدنيا إيديش برسامر تدخل خد إيديش برسامر خدانن پلوران برینها نزدیکی 1,000,000 دیناران دانه کرکاران تا کووی زبلو پاشماهای مریشکان بو پاویجن نها ب 2 ملیونا و پتر اتفروشن و نبتنه پاشماهای مریشکا وکو زبلجی پرین مریشکا و هیرکه داری نجی و پاس اوه همیه دخول خدانن هولن مریشکان هشکا سالیا 2 سالن در باز بوی جلایکی مفاگهاندیه داخازی لسر زبل مریشکان زیده بویه لگور گوتنا وان جبر پروتین دناف زبل مریشکان دا بازی زی قلوت کد اف زبله بویه درمان درد خدانن بازی دوی سردمی دا قلابه اما 2 ميلون فروش نقدان بازي طلبيال سرا قالك عالم بو بازيت كري بروتين اجبر بروتين وانت خدان بازي هديا كان هتا من زنا انا با قاعيه شنطه خوار بي براوي بهتر هذا سطان خوار بي براوي بهتر بي قلابه دي جرانترشي مدویا جلای زانست فترنری و دیفچونا وی بابتی بکین او پاز زبل مریشک بخود چه کاریگری سرگوشت و شیری هیا اشلای زانستی و اوه کاری که نباشه چونکه در انجام توی گلک خرابن سر شیری و سر گوشتی و سر تندرستی آجالی و تا اف برمای کان اف اویدیا لازم بین بچنا کارگاه تایبت سر دری که زانستی گل بیتا کرن اینجا دیتا برهف کرن وک آلیک بو آجالی و افکارگه همه هنه راستی اول دفمنین چون که لازم سردری که زانستی و وقتی بین شیان و جایی که تایبت بدوید که بیتا برهف کردن وقت آلیک بو آجانی. پاشماهای مریشکی بو بازی درسته یا نه جلای آینی و؟ جلای آینی و بو چونین هفدج یعنی هین بو درستی و ندرستی ها خارنا زبل مریشکان جلای بازی و بله رباز شافعی که زوربای مسلمان هرم کردستان لدیف چن دجی و چنده باس زبل مریشکی بخود دی بوچونا مذهب شافعی بوچونا هنده که دیجی اول تشتکی پیسا بکناد بیتا بکارینان بس بوچونا هنده که دی نه پیسا کارتیتن بس اوجی کنه مرچ کو زراجی چنا بیتن بجا او یا زراجی گریدای هنده لایان تایبند رفبریا سامان آجالی لدهوک دیار دکت جلای زانستی و ری بو دانا زبل مریشکی وکو خارن بو پازی دهیت دان
بمرجکی برژا 15 ساده در باس نبید و بکند ناف آلی کی دا بله هیچ چاودریک لسر خدان پازینی نه چنده و بچشه و دنا پازه خو اگر وی پاشمای مریش که رژه که زانستی بکار بینن بو نافعالی کی درسته 10 حتی 15 ساده بس آریشه و هکوش 15 ساده برید کارتگین البرهم شیری و گوشتی جید کرد هر واسه ما وک ریکارد آن پرابونید مکری یا یکی ما دخواست لاینت پیوندیدار که یکو پاز نوراست و باشور عراق نه تحریم کردستانه دفت پوان استروشتی بو آجل دارید ما ببینید هر واسه ما دخواست وزارت و چاندن کی یکو قیمتی 5000 تانت آلی کی دابین بکد بو آجل دارید ما لگور آمارن رفبریا سامانن آجالی الپارزگاه دهو که نزیکی میلیونک و 900,000 سرن پازی و بزناهنه دگل 333 پروژن خودان کرنا مریشکن گوشتی هون الرشید روداو دهوک ام دل سلوی مجارزة الراوستن برز حجي محك وجوتيارك يا خدانة بازية قال برز ردير صدقي ابرا برز سامان اجالي الدهوكي قال برز دكتور عثمان جمال بسبورة فيترنارية مهوان المناهيم خيراتن قالك سباس بهوا ازش كاك حجي محي دس بكم تشي بيجي من كاك حجي محي بخيراتي تشي بيجي من كا همي جوتيارن لسنورة بارزگاه دهوكي يعني هرما كردستاني وصات كان یان جی جمارکا دیار و تایبتن دست پی که بخیرات نواد که نخی حمیک کار ناینن اوی منطقه وقت بجن حشکاتی لهیج دفرا سیمیر خاصتا حتی بو گلی زاخو منطقه داشتا دوبانت بجن منطقه سلیوانه یا اغلب اب منطقه گلک حشکاتی لهنه اب کارتین باشه تو چه بجی من ویدیوهات چه بوچی بکارتینن ما منطقه کنگی ورا بکارتینن چاوا بکارتینن تقریبا ابا دو هيبة بكارتينن هجا بكارنين حيواني وادش برسا مرت يعني بيقابي احتمال حيوانات هندك آخر خودش برسا دا وكيد يجي علفية جرانة يعني طناجي بهالصد هزارانة تقريبا فردي كاي مازن بنه هزارانة احتمال فردي بچوك حتى چاروني بابت بهاجا بكارجي نينن اب حيوان دش برسا مرت يعني وقت بكارتيننش مجبوريا خو كارتينن آره والله اوه اکم جرب کارتینن اف جوتیاره آنجی بری نکاجی هبویا خودم دبرا ازلی از بینم اکم جار کارتینن يعني اف جارا اولاد بینم کارتینن پارجی حشکاتی بی بس رجا حشکاتی احتمال صده سه چلبا بس اب ساله لسر آسته پارزگاه دو گمه بیجن يعني اب منطقه وقت بيجن ابي داشته ما قوتي قالك خدان حيواني هاي احتمال هنا 3-4 هزار هي والف جرانش حق نقدر يعني منو خاي اب ساله قالك ديجا بكارتين باشه اوه چند ساله تو پازیب خداند که تقد تو صبرینو کردیتیه؟ تقريبا با 44 ساله باور كما با نديت يعني باور اي والله يعني خدا نپازیجی يعني آریشان هو گنم حشک بین گنم مثلا بلکاک باشه ببور از اختنا تبرم اول 44 ساله اکم جاره تو بوی شکلیت بینی يعني نرجك آساییکو يعني نتشتكي سيري نتشكي سيرة بها وجود يار أبي كاريت كان ولی بخودی بو من نخواشه بگابی براستی او شیری وی پنیری وی گوشتی وی یعنی ابا شغل دکتر و صحه وایه یعنی بس اگه کار بین صده هشته جوی باش ماوی میشکا بدگه اکید یعنی اکید کو بو صحه و بو انسانی همینه باشه ابا اکیده بس اگه صده مثلا 15 کار بین احتماله پچکی کم بد احتماله بس باویجا جوتيار جي ابا 2 ساله حشكاتي جوتيار يعني حيل بيرانا مانا يعني ام بيقابي خلقي بمنطقه صورة عامة وزير چاندني يعني
هاگا سالی جا پارجی حشکاتی بی اف ساله جی اما امران سلیمانی و اربیل و منطقه نافچا باران هبن و رجاوی باش بد بس اف منطقه هنی گلک ضرر بکتنه یعنی لازم حکومت بیت سر خطی آرکاریا و باش. فلاحات کتنه خواه پاس جی نامینت باشە دەگوتی 15 سەدە چێت بیت بەس بەڵێ. فەلاحێمە تەنێ 15 سەدر زبلە مریشکێ دەتە حیوانێخ و ئانجی 100 سەدت دەتێ نه هاگا 15 ساده بگید نه غیر علفی دا بدتی احتمال گلک کارگری تنول سر مثلا شیر و گوشت باش. وی بس هاگر ساده 100 بدتی يعني گوشتی وی ده رش بت لونی وی و احتمال طاما گوشتی جی نخوش بت و شیری وی جی احتمال ضرر کم ازن تده بت اما نشوله من شوله مثلا ڕاستە صحية بەس صحة تو وەکی فەلاح تو هەسپێتکە یعنی تتبینی بهێنا گوشتی تێتە گواردن بهێنا شیریە پاماویە هەمی فەرقە وانە بلعه باش دولگەلمە بینە يعني حيوانات مثلا يعني بري سر با بيري ما يعني بري قصير عفوا كرم. بري سو با بيري ما مديت تقول عردي قالك سيرق لها باس شوبا ويدري طاما وي سيرقش ماصيد هات يعني ماني بهار بين بري رجا باران الذهب بي وبهار خوش بين هاگه بازی گلک سیرک خوربا بنا سیرگه ماستی آنش پنیری بید هات هاگه بس. وی گاوه رژه صده هشت صده اوی زبله میش کا بدته طبيعة 100% يعني دي طامش وي ماسيت بو خداني معمل نباشا بو عام نباشا يعني تدقهم كاتو القلمة بينا دنجتي فكر يا كاك حاجي أدش ما تف دكتوري دكتور جيان بخير بين سباسانا كامبس بورا فيترنارية برز دكتور عثمان جمال بله دكتور مسألة أولا كهشتا لصد لجيقني مريشك أدري باز يعني بحيوان جوتيرا كان واكن چونك وشكا صالية ألين يعني أوانا دمرن باز دمري أجر هاتو هيش نخوايان أخ دخوا خلد خاي دخوا أو راسته أو درسته بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکەی ئەو ڕێژانە کە باس کرا ڕێژەی مەسموح بۆ بەکارهێنانی پاشەڕۆی مریشک بۆ ئالیکی ئاژەڵ 20% یا تاکو 30% مەسموحە بەڵام کەی مەسموحە بەم وەزعی ئیستا هیچ ڕێژەیەک مەسموح نییە ئەو ڕێژەیە کە مەسموحە سفرە نابێ هیچ جۆرێک ئەو پاشماوەی مریشکانە بەکاربێنن بۆ ئالف بۆ کەی بەکاریە بۆ ئالەفی ئاژەڵ یەکەم دوای ئەوەی کە معالەجەی فیزیایی ئەکرێت معالەجی کیمیایی ئەکرێت معالەجەی بیولۆژی ئەکرێت سێ معالەجە بێ بکرێت یەکەم ئەو پاشماوەیە پڕە لە پاشماوەی دەرمان مریشک کە دەرمانە خوا و دەرمانە لەگەڵ ڕێک نەکایەتە خوارەوە پاشماوەی دەرمان لەوێ ئەمێنێت پێویستەکە معالەجەی کیمیاوی ئەو دەرمانە نەمێنێتەوە دووهەم ئەنواع جۆرەها بەکتریا و ڤایرۆس و سالمۆنێلا کۆمەڵێک بەکتریا کەڕوو ئەمانە کە ئەبنە هۆی دروستکردنی زەهرێکی کوشندە پێویستە معالەجێکی بیولۆژی بکرێت دواتر معالەجێکی فیزیایی بکرێت ئەم عەلیکانە هەمووی ڕوتوبەتێکی زۆری تایە ئەبێتە هۆی ژینگەیەکی باش بۆ کۆمەڵێک میکرۆب و بەکتریا و کەڕوو بۆیە ئەم سێ معالەجێ بکرێت اینجا پشتی ئەوە ئەتوانین بڵێن لە 125 بۆ 30 وەکو ڕێژە بەکاربهێنرێت بۆ ئالیکی ئاژەڵ ئەویش بۆ ئاژەڵی شیریش هەر نابێت بۆ مانگا نابێت و تەنها بۆ ئاژەڵی بۆ قەڵەوکردنی بڵین بزن و بەرخ بۆ قەڵەوکردن باشە ئێمە لە توانماندایە ئەو معالەجانە بکەین دکتۆر ئەوانە کە ئێستا باست کرد فیزیایی و کیمیایی و باڵوجی ئەو تکنیکەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەو تەکنیکە نییە بەڕاستی ئەتوانین لەم بەرنامەی بەڕێستانەوە پەیامێک بنێرین بۆ وەزارەتی کشتوکاڵ بەڕاستی پرۆژەیەکی زۆر باشە کە وەزارەتی کشتوکاڵ نەتوانێت ئالیک دابین کە بەڕاستی بخێتە بەرنامەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە زووترین کات ئەبێ ئالیکی ئاژەڵ سامانی ئاژەڵ بەگشتی بەڕاستی پاراوێز خراوە سامانی پەلەوەر پاراوێز خراوە سامانی ئاژەڵ پاراوێز خرا بۆیە لە ئیستەوە ئەگەر نەکرێت ئالیکیان بۆ دابینکرێت بە خێرایی لە فەرمەگە کشتوکاڵەکانە ئەو کرداریان بۆ بکەن معالەجەی تیمیان بۆ دروستکەن ئەو پاشەڕۆی مریشکانە هەمووی کۆکرێتەوە لە قاعەکانە و معالەجە بکرێت و بکرێتە کیسەوە و دابشکرێت بەسەر جوتیارەکە دکتۆر مەترسی خەتەریاتی ئەو تکنیکەی ئێستا جیقنەی مریشک بۆ حیوان چەند خەتەرە لەسەر حیوان خۆی
اینجا بۆ مرۆڤیش بۆ ئەو کەسەی کە ماستەکە شیرەکە گوشتەکە یاخوا یەکەم ئەگەری ئەوە هەیە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەم ڕقنەوەی پاشەڕۆی مریشکە هەڵگیری چەندین ڤایرۆس و بەکتریایە ئەم ڤایرۆس و بەکتریانە ئەچێتە ناو لەشی ئاژەڵەکەەوە لەیەوە ئەگەری هەیە لەگەڵ ڤایرۆس و بەکتریاتە تێکەڵ بێ و ئەگەر هەیە کۆمەڵێک ڤایرۆسی تازە دروست بێ ئەمە لە ڕووی بایۆلۆجیەوە یان ئەگەری ئەوە هەیە هەندێک بەکتریا لەوە نەقڵ بێ بگوێزرێتەوە بۆ مرۆڤ یان لە گۆشتەکەەوە دووهەم ژینگەی پاشەڕۆی مریشک هەمووی ڕوتوبەتێکی زۆری تایە و ژینگەیەکی زۆر باشە بۆ گەشەگرنی کەڕوو کە کەڕوش کۆمەڵێک تۆکسینی تایە ئەفلاتۆکسینەکانی تایە زۆر زۆر مەترسیدارە و لە هەمان کاتە هۆکارێکە بۆ شێرپەنجە کە لە ئاژەڵی لە گۆشتی ئاژەڵەکەش ئەمێنێتەوە دواتر لە شیریان لە گۆشتە ئەخورێ و تەنانەت بە کوڵاندنیش ئەو تۆکسینە یان ئەو ژەهرە ناڕوە بۆیە لەم خاڵەیانە بەڕاستی بەلای کەمەوە من ئامۆژگاری ئەەکەم بۆ خاوەن ئاژەڵەکان ئەوانەی کە بەکاری هێنن شتێک هەیە لە بازارە لای ڤیتەنەرەکانە لای کلینیکە ڤیتەنەرەکان شتێک هەیە پێوتێت تۆکسین بایندە یان معالەجەیەکی تۆکسینی جەهری ئەو کەڕوانە ئەکات بەلای کەم و ئەگەر هەر مەجبورون بەکاری بێنن با ئەو تۆکسینە ئەو هینە بە ڕێژێک هەرزانیشە یعنی 10 کیلۆ بایی 50,000 بۆ بەشی تقریبان 100 تەنەکە ڕێژێکی زۆر هەرزانە بە کەمی تێکەڵاویکەن با کاریگەری ئەو ژەهرە کەڕوانە کە لە هەموو پاشەڕۆی مریشەکانە هەیە معالەجەیەکی بکە دواتر بەکاری بێنن وەکو ئالیک ئەمانە بەڕاستی هەمووی مەترسین بۆ سەر گۆشتەکە و جگەر لەوەش تامی گۆشتەکە تەمان ئەمە هەرێمی کوردستانی خۆمان لە سووریاوە فێربوون لە سووریا زۆر دەمێکە بەکارهێنرێ پاشەڕۆی مریشک بۆ ئالیکی ئاژەڵ لە بەرکە نرخەکەی زۆر هەرزانە کوردستانی خۆشمان لەوان لەوانێ فێربوو بێتن بەڵام کاریگەری هەیە لەسەر تامی گۆشتەکە لەسەر ڕەنگی گۆشتەکە لەسەر تەندروستی گۆشتەکە و هەروەها ئەگوە تایبەتی لە هەموو جیهانیشا ئەو کردارە بۆ ئاژەڵی شیر بە هیچ شێوەیەک مەسموح بە هیچ ڕێژەیەک بەکار نایە بۆ ئاژەڵی شیر باشە دکتۆر ئێمە لەلایەک طبعاً مەبەسمان لێرە ینی ناشرینکردنی ئەو بەرهەمە نییە چونکە من ئەزانم جوتیاریش زۆر زەختی لەسرە لەبەر ئەو گرانیە وشکە ساڵیە و بێ هاوکاریکردنە بەڵام ئێمە بەردەوام خەڵک بەرەو ئەوە ئاراستە دەکەین کە بەرهەمی خۆماڵی بەکاربێنێ بەرهەمی خۆماڵی بخوا گوشتی ئێرە باشتر لە هی هاور دەکرا و لە هەمان کاردا ئەمە ئەبینین ینی ئەمە خەتەریش نییە بۆ سومعەتی ناوی بەرهەمی ناوخۆش بەڵێ بەدڵنیایەوە ڕاستەکەی ئەوە خەتەرێکی زۆر زۆری بەڵام لەگەڵ ئەوەشە بە قەنەعەتی من ئەگەر ئەوەش بەکاربێنێ وەکو ئالیک هێشتا ئەتوانین ئەو فتوایە بین هێشتا ئەو بەرهەمە خۆماڵیە کە ئالیکی پاشەڕۆی ڕێقنەی مریشک بەکارهێنێ وەکو ئالیک هێشتا هەر باشترە لە گۆشتی بەستوو گۆشتی هندی و گۆشتی هاور دەکراو هێشتا هەر لەوە باشترە بەڵام لێرا حەزەکەم پەیامێک بنێرن بۆ جوتیارە بەڕێزەکان زۆر بە ئاسانی ئەتوانن خۆیان معالەجەیەکی فیزیایی معالەجەیەکی کیمیایی بکەن ئەو پاشەڕۆیە با بڵاویکەنەوە ماوەی ڕۆژێ دوو ڕۆژ هەتاوێکی باش لی بدە بۆی کە ئەو کاتە معالەجە بایۆلۆجیکە ئەکرێکی بەکتریا و ڤایرۆسی تیا بێ لە ناوە چیە دواتر ئەو تۆکسین بایندەرە ئەو مادەی لەگەڵا تێکەڵاو بکرێ بە ڕێژێکی کە پزیشکە ڤیتەنەریە بەڕێزەکان ئامۆژگاریان دەکەن بۆ ڕۆژێش تێکەڵاو بکرێ ئەتوانین لە ژەهرەکانی کۆڕواوی کە زۆر مەترسیدارە لەوانش نەجاتمان بێت بۆیە ئەو دوو معالەجێ بکرێ بەلای کەمەوە ئەوە ئەبێتە هۆی باشترکردنی ئەو جۆرە ئالیکە دکتۆر زۆر سپاس بۆ ئێوە کاکە ڕێدیر تو بخەراتی گەلک سپاس بووەوە ئەوەکو دوکتور بەحەز کرد ئەوەکو سامانێن ئاژای دووکێ بەحسکەن ئەوە بچ ڕەنگا نابیتن وی شێوەی بێتە بکارئینان ببێک و البن پرۆسەیە چارەسەرکردنی معالەجێ بێتە دەرباسکردن هین چەند ئاگەهداری ئەوی بابەتینە من چەند شوێن کۆنترۆل بکەن چەند شوێن چاودێریە بکەن بله زۆر سپاس بۆ هەوایان هێژا سەبارەت کارینانە وی پاشماوی پەلەوەرە بۆ نافعالیکی طبعا وەک ڕوونکردنێکی بۆ ئەولێدوانە من راپۆرتێ دای ڕاستە وەک ڕێژە توتشێ ئەگەر سەرەدەریەکە زانستی گەلبێتە کردن وەکی دکتۆری گوتی بەس توشێ کاربینی بەس پشتی چ پشتی تو چەند وا قۆناغا بڕی ئەوژی حەتانێکە وێرێ شێوەیەکی زانستی کار نەئینایە تو قۆناغایەکی وەک تافیلکردنی پاقش بکەش گرێشی و پەڕوو گلێشی ناف وی پاشماوەیدا هەروەسا پشتی هینگیل بەرچاوێ ڕۆژێ تافیل بکەی و حتا ڕێژا شەهید گەهیتە 15 سادێ پشتی هینگی کوتوشێ ئەو بەکتریا ئەو بهێنە هەمیش ناوبرن و یعنی ئەو جا توشی ڕێژی بۆ هەر جوورێکی گیانەوەری بکاربینی
تایبەتی قەلەوکردنی کۆڤر و هەروەستا گۆلێک بەس بۆیە شیری وەکی تەگوتی حتا 5 ساڵێت ئەو ژیە هەیە هەندە دەولەت هەندە دەولەتە مەسموحنینە و ئەم وەک فەرمی فەرمانگەیەکە حکومی ئەس چجۆر هەندانا جوتیارە ناکەم کو ئەم ناکەین وی شێوەی کو ئەف پۆشماوە بێتە کۆرینان بۆ ناف ئالیکی چونکی ئەف کەلتورە بەری چەند ساڵە نەبووژی وەک هەرێما کوردستانی دەربەی هاتی حەز ناکەم کاکڕێ دیر یعنی ئەو دبێژن ئەم مەجبورین هەندی گیرانیە دێپازت مەش برسا دامرن يعني دبيت اوجي حسنا كان اس خوجي نشم يغشتي بكم خلك ديجي بيجي ما بس يعني انه كاتشارا سيرتشيا افاكو اوت كان يا هي الجلنا بن يا صايه چهار سر ببورا بس دست بك يا صايه يعني وكما قلتي ام ديال هندينينا راستی حتی اون که وقت یاسال الهرم کردستان منی نکوب شیوهی که هبید دیار کرد بید که یاسایی و نه یاساییه بس وقت زانستی یعنی تو کار بینی گوشتی و شیری وکی او حیوان دینا بید یا نوردی اوی کو عالی که پاکش شیوهی که گندم و سویا و پروتئین پاکش دابیدی برنده حتی بازاری داشتی باهایی گله کمتره بله اول سرما پیتوی و یک حکمت یا تشیانیت ما یا که شهر بری کو دمی آسوین هشت سالی دیار بود مهاسی ما دخواست لاین پیوندی دار کرد کو اف پازش باشور و نوراست عراقی نه تحریم کردستانی دا و پوانی مای بو آجل دارید ما ببینی تو پتر چنکی هفته و 8 ساده خارنا پازی و بزنا سر پوان و چروانیه اگر او ببینید کارتی که نگیکت کو حتی حدی که باش بید خالادی ما دخواست وزارت تا چاندنی کریه که هرچی نبید بود جایی که دابیم بکنج بود کرین عالی کی دیستان هر واسه ما دخواست ریکا وزارت تا چاندنی ما اوری کارن که ما کرین ما ریکا خو دخواستش وزارت تا بازرگانی بکن اوان آش تای تهران و گرمی که ریجه که باش سویه کپکی مینیتن هر 15 بو 19 ساده کو شیوهی که رمزی بید جدین آجال داره خود آجالی واش نفر نچید دیزان دا آسان کاری دیمت کری بله یا ایکی و خالو ایکی هات که جیبجی کرن من ری ندا لاین پیوندی دار ری ندا کو چه آجالش نوراست باشور بید یا دی وکی از یاگه دار حکمت حریمی رضامندی سر دابین کرنا بود جگی کریه بو هشکه سالیه یعنی ربونا هشکه سالیه یا سه مهندک آسان کاری وجود یارب خود کرینه کوب شیوهی که گلک آسان شید اگه پیتوید بید بخو عالی کش در و هاورده بکد هر واسه ما برنامه جهی پریکا ارشاد که هم سحکینه هندک الترناتیف وجود یاری تایبتی اوین عرضی که عالی که بخو بچینن و دابچین تیشو بر همینا نوی کمتر بید گلک سپاس به هوا کاک ردیر کاک حجی تو شی بجیا من کشیا هری مزن یا جوتیاری چیه یا هوا چیه که هین نچار کرینه هم چنه بر اویره که هم خوشی حسنا کن با که خشکا شیان صده نوت فلاحی پی نخواشه جوتیاری اوی پاشمایی میشکا بده حیوانی خواه یعنی جوتیاری گلک پی نخواشه بسش نچاریا خواه بار که خشکا شیان هگه تو صبحی راپورتی چه تو به منطقه اد بجمته تو برای خواه بده حیوانی احتمالا گریه انسانی تید حیوان آخد خود خشکا شیان باش و مدجی یعنی هگر گلک دریش بت هگر پاس همین مر هنگی نو بگابه منطقه ازله منطقه سلیبانی از بحثیت کم باش سیمل تو بگیره حتی گلیه زاخو چت هندک فلاح پاس خواهی فروشتی بدین ایکی هفت نه هفته بت یه دای دین فی سبیل بس بلاوی جبه بت باشه بسیار من اخیره تو شی بجیا من پیام هوا جوتیارات چیه بو هوا چه لازمه بهتا کرن بله خوش اول ام دنگ خود گهینا ریبایا چاندنی ویدل دهوگی و وقت بجن وزیر چاندنی بین سر خط آرکاریا ما بکنش بری وضع ما حیوانات هاگه همین مر و هندک فروش نما ایدیتر فایده من آکد یعنی این ترسنه که حیوانات هاوی هوا همین هر یک که هبت
ما نبت کو هندک بیشن باور که خوشکا شایان یه منو خواه پروژه من یه از نافدانه احتمالا حتی 8 پازان هم مربط بس یه هندکا بتری می از بحث خود کم احتمالا هندکا 200 حیوانی هی بس منطقه داشته اغلب 1000 و 2000 و 3000 هی یعنی کل سر آسه پاریزگاه دو گازه بجبت احتمالا حتی 2 میلیون سری حیواناتی ها بتپاز گلک سپاس اخنا تا دو ماهی که گلب کرتی 10 ثانیه ده بوم تمام که بله خوشکا شایان گلک سپاس ام عول دنگی خود گهینه وزیر چاندنی بله وك بله يعني زيتين وقت اركاريا ما بكن بله خوشكا شايان گلک سپاس باوا گلک سپاس کاک حجی سپاس بو کاک ردیر سپاس بو دکتوری سپاس بو جواب رفت زیرا ایرو